زۆر سپاسی بەڕێز دکتۆرەکەم بۆ میوانداری ئەمڕۆ دڵخۆشم بەڕاستی لە بارودۆخێکی کوردستانە کە زۆر بەکەمی قەدری معریفە و فکر و وشیاری ماوە ئەم پیاوە جود و توانایەکی گەورەی دارایی و توانای ئینسانی خۆی تەرخان کردووە بۆ چاپکردنی کۆمەڵێک کتێب بۆ چاپکردنی کۆمەڵێک کتێب کە سەرمایی گەورەی معریفی بوون لە تاریخی بەشەرەوە تا ئێستا و سەرچاوەی گەورەی ڕۆشنگەری و ڕۆشنکردن و گەشەپێدانی کۆمەلگا بوون. ئەمڕۆ بە کوردی هەموو کتێبانە لە سایە جۆدی دکتۆر تەهاوە بەردەستە. ئەمە سەرەڕای جوودەکانی لە کۆمەلگای پەروەردەیی و هەوڵدان بۆ ئەوەی کە نوعێک لە پەروەردەی ئینسانی نیشتیمانی لەناو کۆمەلگای کوردی بهێنێتە ئاراوە جێگەی تەقدیرە. من خۆشحاڵم ئەم بەیانیە لەسەر ئەم پرسانە و گەلێک مۆزوعی لەم شێوەیە گفتوگۆمان کردو و مێری سەرکەوتنی بەردەوامی بۆ خوازم. بەخێر بێ، خۆشحاڵ کردین، گەورە کردین. ڕێزمانی مختاوێ ئازیزەکانت هیوادارم بۆ سەقافەت و معریفەی جەنابتان گەورەتر بن لە پێناو خزمەتکردنی خاک و نیشتیمانی مرۆڤ و مرۆڤایەتی لە بەخێر بێت. زۆر سپاس.